في وقت سابق من هذا العام توج محەممەد عیسا ئەمینداری گشتی رابطەی جیهانی ئیسلامی لە کۆنگرەی لیژنەی جوولەکەی ئەمریکیدا لە ڕێگەی ڤیدیۆ و بە ئامادەبوونی هەندێک کەسایەتی سیاسی وڵاتانی جیهان بەشداری کرد. ئیسا لە وتەیەکدا بۆ کۆنگرەکە پەسنی لیژنەی جوولەکە ئەمریکیەکەی کرد بۆ گێڕانەوەی پەیوەندی ئەرێنی لە نێوان موسڵمانان و جوولەکەدا. جەختی لەوە کردەوە کە دوورکەوتنەوەی شوێنکەوتوانی دوایینەکەەوە کارەکەی دەگەڕێتەوە بۆ تێکەڵکردنی ئاین و سیاسەت و وەنبوونی لۆژیکی دادگەری گشتگیر. ناوبراو ڕایگەیاند لە وەتەی بەرپرسیارەتی رابطەی جیهانی ئیسلامیم وەرگرتووە یەکێ لە ئامانجەکانم کارکردن بووە لەگەڵ براو خوشکەکانم لە ئاینی جوولەکە و گەڕانەوەی ڕایاڵەی پەیوەندی لە نێوانماندا. ئامینداری رابطەی جیهانی ئیسلامی سعودی لە وتەکەیدا هیچ ئاماژەیەکی بە کێشەی فەڵەستینی نەکرد لە کاتێکدا ئەنجێلا مێرکل پشتیوانی خۆی بۆ ئیسرائیل ڕاگەیاندەوە و جەختی لەوە کردەوە کە ئاشتی بەردەوام لە خۆڕەوەتی ناوەڕاستدا بەبێ دانوستانی فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان نایەتەدی. مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکاش داکۆکی لە پشتیوانی وڵاتەکەی بۆ ئەو قەوارەیە ڕاگەیاند و وتی ئەمریکا هەمیشە پشتیوانی لە مافی ئیسرائیل دەکات بۆ بەرگری لە خۆی. ڕۆژی سێشەمەی ڕابردوو محەممەد عیسا کە پێشتر وەزیری دادی سعودی بووە لەلایەن بزوتنەوەی دژایەتی ناسامی و یەکێتی سافاردیمی ئەمریکاوە خەڵات کرا. ئەوەش یەکەم جارە خەڵاتێکی لەو شێوەیە دەدرێتە موسڵمانێکی بەشدار بۆ قەڵاچۆکردنی دژایەتی سامی. ئەوە یەکەم جار نییە کە ئامینداری رابطەی جیهانی ئیسلامی لە بۆ نازایۆنێستیەکاندا بەشداری دەکات. ئەوە بوو سەرەتای ئەم ساڵ لە یادی 75 ساڵی هۆلۆکۆست لە پۆڵەندا بەشداری کرد. ئەوە لە کاتێکدا بوو سەرۆکی پۆڵەندا لە کۆڕبەندی هۆلۆکۆستدا بەشداری نەکرد. سعودی و ئیمارات پەیوەندی ئاشکرای دیبلۆماسیان لەگەڵ قەوارەی زایۆنیستیدا نییە، بەڵام هەنگاوی بەپەلەیان لەو بوارەدا هەڵگرتووە. هەر بۆیە ئەو قەوارەیە لە کانونی دووەمی ئەم ساڵدا بڕیاریدا کە وڵاتیانی ئازادن بۆ مەبەستی ئاینی و بازرگانی سەردانی سعودیە بکەن. بەرپرسانی کەندا و بە تایبەتی ئیماراتیەکان سەردانی فەرمی دوولایەنە ئەنجام دەدەن. لە زۆرێک لە کێبڕچێ وەرشیەکاندا پێکەوە بەشداریان کردووە. بەرهەمی ئەو نزیکبوونەوەی ئەبوزەبی و تەلەبیب 3000 جوولەکەی وڵاتانی جیاواز کە لە ئیمارات نیشتەجێن پێگەیەکی فەرمی دانیشتوانی جوولەکەی ئیماراتیان لەسەر تۆڕی تویتەر داناوە کە بە پێی پێگەی یەشیفا زیاتر لە 150 خێزانی جوولەکە کە دەگەنە 3000 کەس لە 2 میرنشینی ئەبوزەبی و دوبەی نیشتەجێن کە لە ئەمریکا و ئەوروپا و باشووری ئەفریقاواتون. لە سەرەتای ئەم مانگەوە 2 فڕۆکەیەڵی ئاسمانی ئیمارات و ئیتیحاد بە پاساوی گەیاندنی یارمەتی پزیشکی بۆ فەڵەستینیەکان لە فڕۆکەخانەکانی قاوارەی زایۆنی دانیشتنەوە. ئەوە لە کاتێکدایە دەسەڵاتی فەڵەستینی بێئاگایی خۆی لەو یارمەتیانە ڕاگەیاند کە بەبێ هاواهەنگی ئەوان نێرداوە. فەڵەستینیەکان بڕوایان وایە لەو کاتێک کە گرێبەستی سەدە جێبەجێ دەکرێت با داگیرکردنی لە 130 کەناری خۆراوە و لەسەرەوە فەڵەستینیەکان تەنسیقی ئەمنیان لەگەڵ قەوارەی زایۆنی ڕاگرتووە. ئەوە هەوڵەی ئیمارات بۆ ئەحراجکردنی فەڵەستینیەکانە تاو یارمەتیانە وەربگرن و بڕیارەکەیان بشکێنن. لە ئالایەکی تریش نامەیەکی ئاشکرایە کە ئەوان کێشەی فەڵەستین بە کێشەی خۆیان نازانن بەڵکو هەموو هیوایەکیانەوەی ئیسرائیل لە مەترسی ئێران بیان پارێزێت.